کە ئەو کەسە ڕۆژشەوانەی پرسیارم لێ کرد وتی ئەمە کەسی هەر کەسێک بێت جیل لە دوای جیل زۆری پێگەیان لەسەر ئەو بیر و باوەڕ و بۆ چوونە ڕاستانی کە خۆی هەیبوو لە ژیانە و بڕوای پێی بوو. من ناتوانم حەقی خۆی بم بە عایشەخان چکە بەڕاستی ئینسانێکی هەتا بڵێ باش لێبوردە خزمەتکار لە کارەکانی خۆیان. مۆستا عایشە هاوڕێ و خوشک و خۆشەویستی تەمەنم بوو. ماوەی 35 ساڵە ئێمە هاوڕێین. هەم لە قوتابخانەکانە کەوانەمان لە پۆلەکان ئاوتۆتەوە و هەم لە ڕێکخراوێکی تیژنانی کوردستان. ئەمروست عایشە وەرشت بەدرێ لێرێگەوە هاتم دەرگاکەی ئەکردەوە و هاتین دا ئەنیشتین ئەو ڕۆژە هەتا کوێ سەعا 7 ئێوارێ بۆ خۆمان دا ئەنیشتین باسی زەمانی زوومانە کرد. داری چەندین کۆنفرانس و کۆنگری ناوخۆیی و نێودەوڵەتی کردووە. مەخابن کارگەری کۆمیتەی بەختیاری چالاکانە کاری کردووە و توانیوێتی 7 کەرتی چالاک و بەهێز دروست بکات. پاشان لە ساڵی 1990 بۆتە ئەنداملقی سلێمانی و دواتر بۆتە کارگەڕی لق و لێپسرایی بەشی کۆمەڵایەتی لق و بەرپرسی جێژوانی خێزانی بوو. بینیوتانە لە زەردەپەڕدا خۆر ئەودی و کەل دەبێت مانگتان بە پڕی بینیوە ئەو مانگ بوو لە بەرزیدا بێ ئیزن چۆ دەریاوە بەڵام دوور نەڕۆیشتووە چونکە ئەو لە سەرسەری هەرێکێکمان ڕۆحی دەردەچوو ئەو لێرەیە دروست لەم هۆڵەیە ڕوخسەر جوانەکەی ئەو خۆر بوو لە ئێوارەیەکدا لێمان ئاوا بوو بەڵام هەموو شەوێک ئەو مانگی چواردەیە و هەڵدێتەوە هەوارە سەر بڵندەکە تۆ لە نیشتیمانی ساردا کوانووی گەرمی خەبات بووی لە نیشتیمانی بێکەسیدا بوویتە دایک بوویتە کەس بۆ ئوژنانەی وەنەوەس بەرەبەیان دەیبردنەوە بوویتە دەستی خێر بۆ مناڵانەی بێلانە بوون تۆ تەواری ئەندازیاری بێگەیشتنی وەستای هۆنینەوەی خێزانەکان بووی. چل ڕۆژ تێ بەپەڕێز بەسەر کۆچی دوایی دایکی ئازیزمان ئەمڕۆ چل ڕۆژە واشەی مەرجێکی لە ناکاو ئەوی بەرەو نەبوون بردوو داخ و پەژارەی بۆ ئێمەی خانەوادە و شارێک بەجێهێشت مەرجی دایکمان شۆکی کردوون و هەتا ئەم ساتە وەختەش بەری نەداگیر. ئەمڕۆ لە یادی چل ڕۆژەی بەدەستدانی سڵاو لە گیانی پاچی دەکەین و هیواداری هەر بە زوندی تامانە بێنێتەوە. چاوم بە دنیا هێڵهێناوە و چاومان کردو توانێ و لە دنیا تێگەیشتوین. دایکم لە ناو سیاسەتا کاری کردووە خزمەتی گەل و نیشتیمانی کردووە هەوڵی یاوە بۆ داکۆکیکردن لە مافەکانی ژیان هەوڵی یاوە ژنان لە چوارچێوەی ماڵ بێنێتە دەرەوانێ تاوەکو بە ئامانجەکانیان بگەن هەوڵی یاوە ژن بوێرانە لێ هاتووانە کار و چالاکیەکانی خۆی بکات هەوڵی یاوە جیاوازی نەکات توانێ هاوسەنگی ڕاگری لە نێوان ماڵ و لە نێوان کاروباری دەرەوەیە ژنێکی خەباتکەر بووە ژنێکی پەروەردکار بووە لە هەمان کاتا دایکێکی مەهرەبان بووە تێگەیانوین کە پەروەردە بەشێکی زۆر گرنگی ژیانە فێری کردوین کە هەمیشە ژیانوانەیەکی گرنگە پێویستە فێری بی لەگەڵ یا بڕۆیت فێری کردوین کە هاوکار بین خزمەتی خاڵک بکەین یارمەتی دەری بین ئەوەی کە پێویستی بە هاوکاری بێ چارەسەری کێشەکان بێ لەگەڵ یارمەتی دەر و هاوکاریان بێ ئێمە ناتوانین بڵێن ئەتوانین بە قیاسی دایکم یا بە پێی توانا و لە هاتووەکەی دایکم کار بکەین بەڵام هەمومان بەڵێنمان داوە لەسەر کار و ڕێنمایی و چالاکیەکانی دایکم بڕۆین ئەوەی کە ئەو پێی خۆش بووە ئێمە تەواوکەری ئەبین بە پێی توانای خۆمان بەشداری لەو کار و چالاکی و ڕێکخراوانەیەکەین کە ئەو تایە بەشدار بووە هەوڵی خۆمانی لەگەڵ ئەیین ئیشەڵڵا ئەوەی کە پێمان بکرێ بتوانین بەشێکی بچووکیش بێ لە جێگە و پێگەی دایکم توانین شوێنی کەینەوانێ بۆی.